هەموو ڕەمەزانێک ئێمە نانی یەکەم خۆمان ئامادەکەین 2500 نەفەر ئامادەکەین دوای ئەوە سەیری ڕێژەکەکەین زانی زیادەکە ئەم خواردنە لە کاتی حاجی کاک ئەحمەدی شێخەوە هەیە کە خۆی دایمەزرانەوە لەسەر ئەرکی خۆی و دەستی خۆی و ئەرکی چەند دەوڵەمەنگ و خێرخوازێکی شاری سلەیمانیە و کاتە قەیرانێک دروستە بێت لە نێو شاری سلەیمانیە کاک ئەحمەدی شێخیش پێشنیارەکە خۆی چێشخانەکە دامەزرێنێ و شوێنەکە دەستنیشانکە لە نێو مزگەوتی گەورەی سلەیمانی و هەر لەو کاتەوانێک کە دامەزرێنێ هەتاوەکو ئێستا شکر بۆخوا بەردەوامە و هەموو ڕۆژەکەمانە لە ڕۆژی شەمەوانێ هەتاوەکو ڕۆژی پێنجشەمە ڕۆژی هەینینیمانە لەبەر قەرەباڵغی بەڵام ڕەمەزانان تایبەتە هەموو ڕەمەزانێک ئێمە نانی یەکەم خۆمان ئامادەکەین 2500 نەفەر ئامادەکەین دوای ئەوە سەیری ڕێژەکەکەین زانی زیادەکە هەموو ڕەمەزانێکی زیای کردووە شکر بۆخوا ئێمە زۆر پێخۆشحاڵین بەوەی کە خەڵکێکی زۆر ڕوە کاتە ئێرە و سوود ئەبینێ لەم خواردنە و کە برسیە لێرە بەرمانگە کاتەوانێ و ئێمەش پێخۆشحاڵە بین ئێستا ئەم سێ ڕۆژە هەر سێ ڕۆژەکە 300 کیلۆ برنجمان لێناوە 80 کیلۆ فاسۆلیا یەکەم ڕۆژ گۆشتمانە بوو 700 کیلۆ گۆشتمان لێنابوو ئێستا مریشکمان هەیە بە هەمان شێوە مریشکەکەمان لێناوە